بەڵێن سعدی جا تۆ بۆ ئیجابە لە ئارام نییە؟ واقعا بەڵام ئەمە هەر ئەوەندەی پێڕا دەکەم بە شەوان بێمەوە بخۆ دەزانە بە ئیش و کارێ چ مەجارم نییە بخۆ تەربیەتی منداڵی لەسەر داچیە کوڕە ئارام ئەو ماوەیە ئەوەندە دەم درێژ بووە مۆزوعەک لەو ماڵە ڕوودەدا یەکسەر دێتە ناو بابەتەکەوە منداڵە تەمەنەکەی وایە دەبی جێلێ بگری زۆر لە مراهقی خەتەرتر دەبێت دەبی تاک و باب زۆر بە جوانی ئاگیان لە منداڵەکانی بی پرسیارەکە دەکات و جوابیدەوە ئێ جوابی دەدەمەوە بەس دەم درێژی زۆر دەکات زانایەکان دەڵێن ئیسان دەستی پێکردەوە دایک و بابەکان کە ئاگایان لە منداڵ نەبێت بەرەو ڕێی خراپ دەڕۆن زانایەکان مەجموعە زانایە تیش دەڵێ منداڵ سەیری ڕەفتاری داک و باب دەکات نەک بەجێ بکات یعنی چی لە تۆ ببینی ئەوەی دەکات یعنی ئەمن دەم درێژ بە تەداخلی مۆزوعی دەکەم ها؟ بە قورعانی دیارەشتە چوە هەیە لەنا قەت چوە ڕوودادات سعدی جان تربێتی کوڕ لەسەر بابکەتی لەگە خۆم نایبەوە دوکانی ڕۆژانە چیە؟ دەهامجان لە خەزوری خۆشەویستم ئەو کاتت باش سعدی کۆی یاخوا بەخێر فەرمو نان خواردیا نانم خواردی دەست خۆش بی کورە ماستەشی زۆر خۆش بینایە کورە ماستەکەی مالی حاج فەتەحیە ماستی مەڕەکەرەیە مەڕەکەرە بەناو مانگە عافی بینانی زۆر وەری ناتوان وسمێرەت هەندێک گەورەتر دەبێت قوربانت دەبم سەحەتت ئەحوالت خۆی سعدی والله زۆر سەحەت بووە گەشتم فڕاچم وایە وتێنی دەوەردان شتێکیشم کە لە زۆرە بەزان نەماری لێ هاتم گوری بارو بەڕوو قسەی بکەین کورە یا کورە خۆت نەقەوە خێر هیچ نەقەومەیە مارە داوا بچەتە دەبینم بۆ سمێرانە شتەچش بە قەومنی هەزراوە علی ڕاوە بس ئەوش ماتەسێ ما تۆزەکە دەی سعدی جان سارەی کچی برام چییە بەبیتەوە بەمێری دەدەن چی لە هاتی سارە مەریەتی سعدی سارەی کچی برام ئەوە تەخەڕوز دەکات سبەینێ سارە بچکۆکە تخوا تەخەڵوز دەکەم ئارە وەڵڵا گورە هەندە لە مێژ دەبوو لە باوشێ خۆم دامدەنا دەمبەت هەینارێ وەی شۆڕێ وەی شۆڕێ وەی شۆ تخوا بۆ تەخەڕوز دەکەم ئاڕوا دنیا سەریع مەزگەمەیەکە تازیە ببرم کاکە جانە ڕۆزت نەبی دەبەسە بزانە نییە دام ئاگا لە ژنان کردیە تەخەڕوز دەکەن هەدەگری دەمری هەدەگری لۆ دەمری ئەمە بەستمی هەمومان هەدەمری نانیا ئەوجا چ بکەم کاکا سعدی وەکو پێم بۆت سبەینی خزمەکان هەموو لێرە کۆ دەبنەوە سەعادە دەڕۆین دەچینە کولیە قانون دەبێت دەبینم باشە ناهێ نەچین تۆ هەمووان ببە ئەمن نییە کاکە داوەتەکە ئاەتی منە بەس ئەمنیشم کە لەک زۆرە کورە قماشم لۆ هاتیە کورە ئەشیام لۆ هاتیە کاچێ نابێ بەخوای دەبێت تۆش بێ سعدی بەڵێ ئەو یەکەم جار تەکلیفت لێ بکەم تووڕە مەکە سعدی دووە خۆ سۆسپی کردەوە هەردا سعدی یاخە تەواو کاکە تەواو ئەمن دەڕۆ ئیشم هەیە باشە سەر دەبینی سبەینێ هەربژی سەرچاو کەم جێجێ خوار لەگەڵ سەرچاو سعدی وەختی حەفرەیە هەزار ئیشم هەیە ئیشت هەبێ ئیشت نەیە لەگەڵ ئێمە دەی ئێوارش تۆزێک زۆرەوە کفتەی دەکەم کفتەی دەکەی چۆ وەڵای ساواری لیمۆی لە کفتەی خۆش دەباشە چانە چیشم نییە نا خوار لەگەڵ بەخێرچی باشی کاک ڕەشید یاخوا بەخێر بەیسەر ببینەی چاوم کاک سعدی کاک ڕەشید گوتت چەند تۆپ لە قوماشە کشمیریەکان و لە چەند تۆپی چێ و تۆپەکانەوەی لەبەردەستی خۆمایە کاک سعدی 15 تۆپ و لە 15 25 بەس نایخۆمە ولا تۆ قسەی مەکە کاک ڕەشید ببوو لە ئەوە ڕەشیدی شاک مەبەستم ڕەشیدی شەریکمە وە دەزای لەگەوی قسەی دەکەم ماڵتان ناوە بێت توش هەف ناوە ڕەشید ئەویشە ناوی ڕەشیدە باشە 30 تۆپیش لە حەریرەکان باشە برای بەڕێزم نەخەمن نەبی نا مۆدیل نوێیەکە بەسەر چاو بەس ئەوڕۆ لە بۆ نانێرم ئیشەڵڵا سبێنی لە بۆ دەنێری ئەوڕۆ هەندێک ئیشی کەمان هەیە لە دوان داینی جوان لەگەتم نیە دێ خواحافیز وەڵا زۆر باشە لە دوکان کردم و بە شاگرد یەزگاری بە تەلەفۆن بە سویدی ژوڵێکە لێرە شاگردم ڕەشید بە تو کەنجی دەبیە بەشار کورە ڕەشید وە لە بیاقەری
خدای ڕەشیدە وەلی بەمنیان گوتن ئەو زەلامە عەقڵی تەواو نییە بەزەمە خەراب تێگەیشتم گورە قماش دەشێتیشم کە هێزگاری گورە قماشانە دەموتیەکدا لاکۆ بەچاو قوتی لە پێ بۆ خاتری قسم هەرچێک هەر قوتی لێ بێژن هەر قوتی لێوە هەر قوتی لێ ماشەڵڵا خۆ ماشەڵڵا خۆ دەڵێ عامودی قسان نەکە کورە قسان نەکەی لە بیزازم نەدەی بزارێ قماشانە چ لێ کردێ جوان دامێ جوان تەوەرە دێ ئەو بووم بە شاگرد لێمە دەسرا شەربی قسەکە جێبەجێکەم جوان دانێ دێ جوان دانێ زۆری مەری ئەوە باشە ئەوە ئەوەدە دەستکاری و دوکانی مەکە لاکۆرە پێش ناکۆ باردا پێشەوانم سەری لێشەوان تاکساتی پێشم بەردە وەرە لێرە دانیش وڵارەمەمان مابوو بنووسە کردمی بە شاگرد و خۆی سەعەت دووکان تاکەستا چی بنووسم ئەو قماشانە بنووسە بەسەر ئەو چاوم تاکساتی سی تۆب لە قماشی جانەکەم بۆ وادنێ کردم سی تۆب لە قوماشی گیا کورە کاکساتی بۆ کاتی خۆی گیانەکەم بوادەکەم گۆرانییە کوڕمە من ناوی قماشەکانم گۆڕی لە بوێ بۆرسەی بازاریمە ئەمە دەمەوێت قماشەکە لای خەڵکی شیرن بکەم ئەمە دەمەوێت بەسمەی خۆمی لەسەر تابیتن ناوەکان بە خۆم درستی دەکەم دەی فیزۆنەکەیە خۆش مەزانم سیفۆنەکە ئەمە کورە سیفۆن نا عفو بە سیفۆن تێگەیشتم بەسەر چاو کورە فیزۆن قوربانی ئەوە تێگەیشتم ئەوەدا تێگەیشتم پێویستی بە زەرعیە کورە ئەوە بیانم لێ مەگرە خۆمە قەفەزی شوێسکە نییە سەرە سەر زۆری مەری باشە دێ هەفتا تۆب لە قماشی خۆشەویستەکەم باشە خۆشەویستە کورە وەڵا ئەوەش گۆرانیە کاکە سعدی بۆ خاتی خواشێتم مەکە حەریر ئەمە حەریرەکەیە ئەمە حەریرەکەیە حەریر باڵێ باشە مە حەریرەکە تێگەیشتم هەشتا تۆب لە قماشی چاوەکەم خوا دەبی بڕەوە چاوەکەم چی ئەو ژەر گۆرانی ئەمە مەبەستی لە کشمیرەکەیە دەبلوسەدەی چەند تۆپە هەشتا تۆب ئەمە هەشتا تۆپ هەر ئێستا بڕۆ مەخزەنی دەی لۆ من بڕۆم سعدی بۆ من شاگردی تۆم حول ولا قوة إلا بالله أدي أمر بتسم سعدي دو جنيه هي هندي بستم مخزني توباني بكاتن ئەی منیش سێ ڕوبعی دوکانەکەی منە ڕوبعێکی تۆیە من بچم أخي با يكشت بيبرم أقام من نبام أتو بيه بازار يقول ما تهر وندبي أما فيرة بازار وكردي أما فيرة وكردي تجارة قماشي بكي ها أقل أما نبم شو حساب له تدكا باشا تو بخوم دت تو باويلي بي احترامنا ما مداري دنيا بالليل هو خدا يساكنيا ناطور شيء رشوا قميص السبيد لبال بكم عالم زاني تلمي بالتوسط تو دانيشا با خدمت بكم دانيشا كاك سعدي تكاكم لا تلمي خدمت كل دانيشا بو قربانه برو ولا كاك سعدي تو ازاني شو انا تو باتي بقي بلا وكاله بينا قلت لك بلا وكاله بدنيا لو سبق ده كم ليله دانيشا بس ابرام بك ولا حد مني يا كاكا من دواي اللي بردنا كم كلاوي شي كاك سعدي عيب وقصانه اوكي دنيا خرابونه زلامك دوجني هبني بكات شاقدي خوي دنيا خرابونه تمام كاكا دواي اللي بردنا كم تورا دانيشا من خجالتم قرباني ومعاه من دواي اللي بردنا كم زور زور باشا بس زور بس او چاوم وما شكان چاو بروبلم تكنيكي هشتاو كل وانو سيت كل ما بعقلي شو هي المخبي